پۆستی ڕاهێنەراتیانی ڕیال مەدرید لە ئێستادا بابەتی گەرمی ڕۆژنامەکانی ئیسپانیا و ئەوروپایە کێ جێگەی ئاربیلوا ئەگرێتەوە. طبعاً ئێستا ئاربیلوا ڕەزامەندی ژووری خۆگۆڕینی بەدەستهێناوە، بەڵام پیرێزی سەرۆکیانی ڕیال مەدرید یاسایەکی هەیە، هەر ڕاهێنەرێک لە کۆتایی وەرزدا نازناو بەدەست نهێنێت لە پۆستەکەی دوورەخرێتەوە. بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە کۆتایی وەرز ئاربیلوا لە ڕاهێنەراتیانی ڕیال مەدرید دوورەخرێتەوە. بابەتی گەرم لە ئێستادا لە ئیسپانیا بە تایبەتیش لە مەدرید ئەوەیە کە چێ دەبێتە ڕاهێنەری نوێی یانەی ڕیال مەدرید لە دوای مۆندیال. کۆمەڵێک ناوی گەورە هەیە، من سیانم بۆ هەڵبژاردون، بەڵام بێ لەم سیانە کۆمەڵە ناوی تریژ هەیە، بۆ نمونە پۆچیتینۆ، بۆ نمونە ئۆنای ئیمری، ئەمانەش کۆمەڵێکی ترن کە باز دەکرێت ناویان لە ڕیزی پاڵێوراوەکانە بۆ پۆستی ڕاهێنەراتی یانی ڕیال مەدرید، بەڵام ئەوەی کە زۆر بەهێزە و زۆر باسەکرێت ئەم سیانن ئێستا بە وردی باسییانەکەین. لە یۆرگن کلۆپ بۆ دەست پێەکەین. هەتاکو طبعاً یۆرگن کلۆپ لە نێو ئیدارەیانەی ڕیال مەدرید قورسایەکی زۆری هەیە و زۆرێک حەزیان پێەیە کە کلۆپ ببێت بە ڕاهێنەری یانی ڕیال مەدرید، بەڵام دوو کێشە هەیە. یەک، کلۆپ تا ئەم دەقەیە لەگەڵ گروپی کۆمپانیاکانی ڕێدبۆڵسا پەیوەندی هەیە و جیان نەبۆتەوە. ئیداریانی ڕیال مەدریدیش وتویانە هەتاکو و کلۆپ خۆی نەڵێت من وازم هێنا و ئامادەم بۆ کاری ڕاهێنەرایەتی گرێبەسی لەگەڵ ئیمزا ناکرێت. دوو، کلۆپ یەکێکە لەو ڕاهێنەرانی حەزی لەم بێسەروبەرەیە نییە. کلۆپ یەکێکە لەو ڕاهێنەرانی لەگەڵ ئەم ڕیال مەدریددا ناگونجێ. کلۆپ یەکێکە لەو ڕاهێنەرانی حەز بەوە ناکات سەرۆک دەست وەرداتە ناو کارەکانی، کە پیرێز بە دڵنیاییەوە دەست وەرداتە ناو کارەکانی. کلۆپ حەز بەوە ناکات لە ناو ژووری خۆگۆڕینا کۆمەڵێک یاریزانە بێت کە قورسایی و دەنگیان گەورە بێت. کلۆپ حەز دەکات هەموو یاریزانەکان لە ژێر ڕکێفیدا بن، ئەو کاتە تیپێکی بەهێزت بۆ دروستەکە. بۆیە کلۆپ بۆ یانی ڕیال مەدرید، بۆ ئەم ڕیال مەدریدەی ئێستا ناگونجێت و تا ئێستاش هیچ شتێکی فەرمی لە بینیانە نییە. کلۆپش خۆی چەند جارێک باسی کردووە لەوەی کە تا ئێستا یانی ڕیال مەدرید هیچ پەیوەندی چامپیۆن نەکردووە. کەسی دووەم مۆرینۆیە. مۆرینۆ ئێستا زۆر باسەکرێت کە لە یانی ڕیال مەدرید نزیکە و فعلەن مۆرینۆ لەو ڕاهێنەرە تەقلیدیانەیە کە بۆ یانی ڕیال مەدرید گونجاوە. مۆرینۆ ئەتوانێت مامەڵە لەگەڵ ژووری خۆگۆڕی نابکە کە ژمارەیەکی زۆر ئەستێری گەوری تیا و لە ڕابردوودام ئەزمونەی کردو و تیا سەرکەوتوو بووە، لە ژوورێکی خۆگۆڕینی زۆر لەمەگی ئێستا گەورەتر مامەڵەی کردو و سەرکەوتنی تیا بەدەستێنا و ئەنجامیشی تیا بەدەستێناوە. بەڵام کێشەی مۆرینۆ ئەوەیە لەم 5-6 ساڵی ڕابردووە ئەپدەیتێکی نوێی نەکردووە، ئەنجامەکانی زۆر گەورە نەبوون، نازناوەکانی زۆر گەورە نەبوون، لەگەڵ یانە گەورەکانە شکستی هێنا و چۆتە کۆمەڵێک یانەی بچووک و مامناوەند، لەوێش نازنا و ئەنجامەکانی دیار نەبوون. ئەمە تاکە هۆکارە بۆ ئەوەی کە دوودڵ بن لە دیاریکردنی مۆرینۆ. ئەجینە ناوێکی گەورەیە، کەسایەتیکی گەورەیە و پاڵێورایەکی بەهێزە بۆ جێگەی ئاربیلوا. کەسی سێم باز دەواکرێت لە دوای مۆندیال دیدیە دیشامپ دەستبەرداری پۆستی ڕاهێنەراتی هەڵبژاردنەی فەڕەنسا بێت و زیدان جێگەیەکرێتەوە. ئەو کاتە دیشامپ یەکێکە بێت لە پاڵێوراوە بەهێزەکان. من پێم وایە یەکێکە لە پاڵێوراوە گونجاوەکان. بۆچی؟ لەبەری کە دیشامپ لەو جۆرە ڕاهێنەرانەیە کە فعلەن بۆ یانی ڕیال مەدرید دەگونجێ. ڕیال مەدرید بە دوای ئەو جۆرە ڕاهێنەرانە گەڕێن کە بتوانن سەرپەرشتی ژووری خۆگۆڕین بکەن و بتوانن نازنا و بۆیانەکە بەدەست بێنن. دیشامپش یەکێکە لەو کەسایەتیانە. دیشامپ خۆی وەکو یاریزان نازناوی یۆرۆ مۆندیالی هەیە، وەکو ڕاهێنەریش نازناوی مۆندیال و نیشن لیگ و یۆرۆ ئەمانەی هەیە. یعنی ڕاهێنەرێکە نازناوی هەیە، ڕاهێنەرێکە براوەیە، هەم بە یاریزانی براوە بۆ نازناوی هەبووە، هەم بە ڕاهێنەرایەتی براوە بۆ نازناوی هەبووە. لە کەشی ڕکابەریکردنا سەرکەوتوو بووە، ئەزانێت چۆن نازنا و بۆتی بەدەستهێنێت. و ڕیال مەدریدیش یەکێک لەو ڕاهێنەرانی ئەوێت کە بزانێت چۆن نازنا و بەدەستهێنێت، بزانێت چۆن کۆنتترۆلی ژووری خۆگۆڕینەکە. و دیشامپ لە ڕابردووە زۆر بەباشی کۆنتترۆلی ژووری خۆگۆڕینی هەڵبژاردەی فەڕەنسای کردووە کە ئێمە ئازاین چ پێکاتەیەکی بەهێز و گەورەی هەیە، کە ئێمە ئازاین چەند ئەستێری گەورە لە ژووری خۆگۆڕینیدا هەیە. بۆیە دیشامپ یەکێکە لە پاڵێوراوە بەهێزەکان. ئەکرێت دوای مۆندیال ڕکابەری مۆرینۆ بکات ئەگەر لە دیاریکردنی مۆرینۆدا یەکلایی نەبوونەوە لە پێش مۆندیالدا.